خاوەنی یەکەکان نیشتە زێبوونی وەرینسیتینە ئەمڕۆ گربوونێتەوە لێرە پاش تێپەڕبوونی 9 ساڵ بەسەر ئەم پرۆژەیەدا تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە. چەند جار گرتبوونەوەمان کردیە لایەنە پەیوەنددارەکانمان ئاگادار کرد لە کێشەکانمان، بەڵام کەس تا ئێستا بەدەم داواکاریەکانمان نهات. ئێستا نووسراوەکمان هەیە ئامادەمان کردی دەمانەوێت بیخوینەوە بەڕێز سەرۆکی دەستێوەبەرهێنان بابەت پرۆژەی وەرینستی. ئێمە کۆمەڵی خاوەن موڵکی وەرینستین کە لەلایەن کۆمپانیای ڕەنز مۆڵەتی وەبەرهێنانی بە ژمارە 284 لە 15/8/2010 پێدراوە کە بڕیار بوو دوای 2 ساڵ پرۆژەکە تەواو بکاتن. بەڵام دوای تێبەربوونی 8 ساڵ تەنها 135 پرۆژەکەتەوە بووە. ئێمە هاوڵاتی تەنها گوناهمانەوە بوو بڕوامان بەدەستەوە بەرهێنان و یاسای و بەرهێنانی حکوومەتی هەرێم کردووە. یەکەچی تر لە گوناهەکانمانەوە بوو کە بڕوامان بە کەسێکە بووە کە دوو کابینی حکوومەتی هەرێم پۆستی بریکاری وەزیری هەبووە، ئەویش خاوەنی کۆمپانیای ڕەنجە کە جێبەجەکاری پرۆژەکەیە. ئێستاش باوەڕمان بە بەڵێنەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی هەیە کە بە بۆنەی تێپەڕبوونی 100 ڕۆژ بەسەر بەکاربوونی کابینەی نوێم بەڕێزیان فەرمووی هەرو بەرهێنەرەکار لە پرۆژەی نەکات بەڕێزیان فەرمانیان داوە بە وەرگرتنەوەی پرۆژەکە و یەکەچی تر جێبەجێ بکاتن. بۆیە ئەم داواکاریانە دەخینە بەردەستی بەڕێزیان. جێبەجێکردنی بڕیاری سەرۆکی حکوومەت بە وەرگرتنەوەی پرۆژەکە لە کۆمپانیای ڕەنج، دوو دانانی سەقفەکی زەمەنی ڕاست و دروست بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکە، سێەم گەیاندنی خزمەتگوزاریەکان بە دانیشتوانی ئێستای وەرینستی، چوارەم ئەو بەڕێزانەی ناویان لە خوارەهاتن نێنەرایەتی ئێمە دەکەن لە ئەنجامدانی کاری پرۆژەکە و هەر گۆڕانکاریێک کە لە پرۆژەکە دەکرێت لە داهاتوو بەشداریان پێ بکرێت بۆ ئەوەی ئێمەی خاوەن موڵش ئاگاداری بەڕێوەبچوونی هەر گۆڕانکاریێک بینێ ناو پرۆژەکەدا ناوەکان ئاماژە پێکراوە. ئەم پرۆژەیە بە کۆی گشتی 1600 یەکەیە 1100 شوقەیە لەگەڵەوەی خانووی 250 متری 400 500 600 متری و 1000 متری. بەشێک لەو پرۆژەیە دابڕا لە وەرینستی کە بەهشتەیان دروست کرد لەو تەنیشتەوە بە ناوی سلاڤ، بەڵام بەداخەوە وەرینستی وەکو وێرانستی ماوەتەوە. چەندتان پارەداوە؟ ئەوە دەوەستێتەوە سەر خەڵکەکە هەر کەسەوە بە شێوێکدایە، بەڵام بە کۆی گشتی تقریبان 180 خەڵکەکە بە کاژە ئەو یەکانە کردەیە. ئەوەی کە ماوەتەوە قستێکی زۆر کەم لەناو پرۆژەکەدامایە، خەڵکەکە بە شێوێکی گشتی پارەی زۆر کردەوە.